چاکسازی لە موچە و دەرماڵەی ناشایستە و بڕینی موچەی خانەنشینکراوانی نایاسایی و پۆستە باڵاکان چۆن هەڵدەسەنجێنێ؟ بەڕای من ئیشێکی زۆر باشە لەبەر ئەوەی خەڵکێکی زۆر بێ ئەوەی ماندووبوون بێ ئەوەی ئیش بکەن پارەی زۆر بەهەدەر دەڕوا و حەقی ئەو کەسانش دەخۆن کە مۆزەف مامۆستان و ئیش و کار دەکەن بەڵام موچەیان نییە یان موچەکی زۆر زۆر کەم. جا پێشەمەرگەکانمان خەباتێکی زۆریان کرد ئێستا خەریکە بەواستەی ئەوانە موچەی ئەوانیش کەم دەکرێتەوە یان دەبڕدرێ. بۆیە بەڕای منیشێکی زۆر زۆر باشە بە هیوام باشتر بکرێ ئەوانەی کە زیاتر بندیوارن و پارەی لە حکومەت وەردەگرن و ئیش ناکەن یان لە هیچ جێک خزمەت ناکەن پارەیان نەدرێتێ و معاشەکان ببڕدرێ. موچەیەکی زۆر زۆر وەردەگیرێ بۆ منەوەزیت ئەندام پەرلەمان یعنی خانەنشین دەبن لە ماڵەوە دادەنیشە بێ هیچ شتێ بکە موچەیەکی زۆر زۆر وەردەگرێت. ئەوجا ڕۆژی زۆر باش دەزانم زۆر سەرکەوتووە هیوادارم بەردەوام بێت و ئەو کەسانی هەندێکانە مستەحەقن یعنی بەس دەبی هەمووی ناکرێن وەک یەک تەماشا بکرێ پێویستە چ باش چ خراپ تەماشا بکرێ و یەکلێ بکرێتەوە و ئەو موچەی کە دەبینێتەوە بتوان بە شتێکیکە چاکسازیشتری پێ بکەن. ئەو حکومەت دەستایە بەو ئیشێکی زۆر باشە کە کاریان ناسایی نەمینێ لە کوردستان ئەو پارێ و پارە زیادەیە کە زۆر چۆلو ئەو خانەنیشانەی نایاسایانە دەگەڕێتەوە لۆ خەزینەی حکومەت ئەو کارێکی زۆر باش هەڵدەستیل بۆ ئیشەی هەموو عالم هەموو کەسێک هەموو خەڵکە تێیدە و ئیشەی دەکا کە حکومەت پێی هەڵستاوە و لە بازار لە کۆڵان لە جادەکان هەر و قەوە و هەر ئەو قسەیە ئەمە زۆر کەیفماناتە کە بەو ئیشە هەستاوە دەستی حکومەت یاریێ کوردستان خۆش بیت.